علادین باپیرە گەورەی سپلیت سەیری بەژن و باڵای کەن وەک نمونەی هەیکەلی یۆنانیە ئەوەندە بە ناز و عینوانە کە دەست بۆ هەڵکێش و داکێشەکەی دەبەی خوتوکەی دێ هەر خەریکە پێ بکەنێ مێژووی علادین لە عێراقدا زیاتر لە 90 ساڵە بەڵام ئەم علادینە تەمەنی 70 ساڵە و بە ویراست بۆ بەیان زەریفەی هونەرمەند ماوەتەوە خاتوبەیان چێشتێکی پێلێ دەنێ مردووبی خوازیندووە بێتەوە. بیان خانم باسێکی چێشتێکی ئەو علادینەمەوە. وەڵا منیرگیان چێشتی ئەو علادینە تامی زۆر جیاوازە یعنی ئەو کوتامی ئەو خواردانە ئێستا نییە خاستن بە مەنجەڵی مس و بەڕۆنی حلە و خۆماڵی خۆمانی کوردی جەوزانە ئەو چێشتە چۆن دەرەچێت تامەکەی زۆر جیاوازە بڕوا بکە یا بە مەنجەڵەکە و اینجا علادینەکەش گڕی ئەو علادینانە زۆر بەقە باهۆی پێشکەوتنە یەک لە دوایەکەکانی تەکنۆلۆژیاوە ئێستا سپلیت و هیتەر و جۆرەکانی سۆپا تەنگیان بە علادین چنیوە و ماوەیەکی زۆرە کەس چاوی بە چاوپانەکانی علادین نەکەوتووە خەڵک وەفای بۆی نەماوە ئەوسا هەتا خۆی کوڕبوو بە بانانەوە خەڵکی وەسفی چاوی یارەکەی بە چاوی علادین وەسف دەکرد ئەوە تا لە گۆرانێکی میلیدا کچەکە بە کوڕەکە دەڵێت بە قوربانی چاو بم ئەڵێ ئاسمانی شینە تۆش بە قوربانی چاوی من بە ئەڵێ چاوی علادینە.